دەستگای مرۆیی مام لەژێر دروشمی ئاشتی پێکەوە ژیان گەشە پێدان ئەمڕۆ هەنگاوی دووەمی دابشکردنی پێداویستە پزیشکەکانی ئەنجامدا کە هەموو مەڵبەندە تەندروستیەکانی سلێمانی ئەگرێتەوە لەگەڵ قەزاوناحیەکانی دەوروبەری هەروەها ئەمە لەسەر سێ ئاست ئەکرێ هاوڵاتی خانەخوێەوە هەروە ڕفیوجی و IDP ئەم پێداویستیانە دابەشەکرێ و هەروەها پێداویستەکان پێگاتون لە ماسک و هەروەها دەستکێش و بەدلەی خۆپارێزی و جیازی کیت پێداویستە پزیشکیانە بە هاوکاری دەوڵەتی ئیماراتە ئەوەی کە ئێستا هاتووە بۆ شاری سلێمانیە دەستگای مرۆیی مام بۆ شاری سلێمانی و قەزا و ناحیەکانی دەوروبەری ئەم کاری دابشکردنە ئەنجامەدات.